ابزم پێشمەرگەی پارەی هەر لێوە ناگرێت. ئارێ وڵا ئێستا وتە 280 فرعان 100 فەرقی کردیا. 100 فەرقی کردیا. مولدە چی وایە دەکڕیوە 120 ئێستا وتە 280. بس 120 دەتکڕی؟ ئارێ وڵا ئێستا وتە 280. لۆی لێ هاتیە. وەڵای لەوەی بێکارەبایی. ئارێ وڵا. خواستی زۆر لەسەر خەڵک زۆر دەیلۆ کڕی. وەڵا خواستی بە کەپسی هەیە نەکو هەرەوە لە خواستی بە زۆر بە کەپسی شەیدی. خەرک بە کەون و نوێ دەیکڕی یان بە کەپسی؟ ناوەڵا بە کەپسی بکەون و نوێ نییە لە بازار هەر کەس سەعول دەدا لۆمار خۆی ئیشەرچی بکاتن. باش. هەموو ئێستا دەچی نوێی دەکرێن نوێکەش گرانە نوێکەش بە مدارە فەقیری ناکردرێ کاکە. باشە. ئەگەر پێم بڵێ چاکردنەوە خواستی زیاتر لەسەر خەڵک دێ ئەوانەی هەیەیان هەیتیان مەسەلەن دین چاچی دەکەنەوە یان دەیکڕن نوێ. ناوەڵا خواستی کەونەی زۆرترە چکات و ئەگە لە ماڵی هاتی لۆ دەچقلەش نوێ دەکرێت. وەوە نییە؟ ئەتو ناچی 280 300 زای بدێ قلەچی نوێ. مسەعمە چارەکەی وە 15 باشترە. باڵێ زۆر شەوە. ستان لەویان کردیە؟ یارمەتیماندایە بە هەموو نەوعاچی. ئەوەی لە سەراتیمەدابی یارمەتیماندایە. باشە. چاوەڕێ دەکەن ئەگەر ئەو وەسعەوە بەردەوام بیتن زیاتر قەرەباڵغ بێ کووە؟ وەڵا ئیشاڵا هەر بەردەوام نابیتن ئیشاڵە کارەباوە چ خۆ لێ دێتەوە بەس ئەگەوها لەش بڕاتن خراپتر دەبیت نەکو باشتر دەبێت. نەخۆشیە منداری کچکەیە لە بە خەتی ئەنتەرنێتیان لە بە وەسعانە. ئەنگۆش وەکو دەستحەقتان زیاد کردیان؟ ناوەڵا هەروەچ خۆیت. هەروەچ خۆیت؟ ئارێ وەڵا. چکە عالەم فەقیرە پارەی نییە. کابرایەک ڕاتب خۆرە 3 مانگ جار 150 200 زار لێ دەمێتەوە چ بێسی 40 زار لە مۆل دەیدات. ناوەڵا بە هەموو نەوعاچی یارمەتی ئەبزانم پێشمەرگەی پارەی هەر لێ وەرناگرێت. پێشمەرگەیەکە زانی وەرناگرن بە هیچ نەوعاچی پارەی وەرناگرێت.